دژمنی دژمنم دۆستی دژمنم دژمنی دۆستم کەوا دەبی بۆ سێ فەلسەفەیە کار بکەم بۆ وەریەکەیان بە یاخی شایستەی خۆی دابنێم میرم دەمێک بوو لێرە بووی؟ نەخێر قوربان هەرێستا چاکە چاکە فەرموو جەنابی یاوەری میر قوربان قۆز زەڵ قورد خێراتی تێ بیڵێ دەنە لە خۆتەڵدا گەڕایەوە کۆشتی خۆی برای خۆشەویستمان گەڕایەوە لای پیرۆزخان زۆر بەداخەوە ئەردا دەستە خۆت بشۆ پیرۆز ئەی نسمەنە یاردەلێر جاری خۆت بشۆ ئەخر لە پێشە چاوەڕوانە جاری خۆت بشۆ و بەرجێکی پۆشتە لەبەر کەنجە بە خێرات بکە میری گەورم بە خێراتی خۆش بی پیرۆزخان ئەی زاوا لەکوێیە خۆی دەشوە وازوو پیرۆز دەست خۆش خونچە بەڵێ تۆزی ئەو بڕۆ ئاویشی بۆ بێنە باشە بە سەد ساڵ پیرۆزخان ئەو گردانەیە دیاری بۆ کۆم بوو خوا لێ خۆش بێ پیرۆزخان باوکمان تۆ زۆر خۆشەویست ئێمە هەمومان تۆمان خۆش فەرموو ئەی کاکە ڕۆستەم خەوتووە تو زوو هێنای دەڵێی تازە زاوای بەخێراتی فەرموو دانیشە ئێ ئەردەشێر دەنگ و باسی شەڕ ژمارەی کوژراوان یان هۆکاری جەنگەکە لە ژمارەی کوژراوان چیمان بە هۆکاری جەنگەوەیە جەنجێکە و قەوماوە شەڕە و بە ملمان داهاتووە وانییە برای گەورم بەڵگەم بەدەستەوەیە کەوا ئەو خێڵەتیانە تاوانبار نین ئەو دەڵێی چی ئەردەشێر تاوانبار ئەفسەری گەورەیە سوپاکەی ئەو نەک گوندەکان ئێمەی تاڵان و وێران کردووە بەڵکو زەبرێکی کوشندەی لە خێڵەچەکانیش داوە نا ئەردەشێر نا من بەڵگەی تاوان بەدەستەوەیە بەڵام تۆ کوانێ بەڵگەت من لەگەڵ سەر خێڵ و شوێ خاکانی دەڤەرەکە دواوم و گفتوگۆی تەواوم لەگەڵ کردوون بەهەرحاڵ ئێستا شەوە بەیانی خۆ من لەگەڵ سیخوڕەکە قسە دەکەم و سەرکاریش دەنێرمە سەر سنوور ئەردەشێر ئەمنی هێنێت لا کەس مەدرشێنە تاکو بەیانی خوا لەگەڵ خوات لەگەڵ
خەوت نایە؟ نە بیر و ئەندێشە ماڵۆزە پیرۆز ماندووی بە حەسەیەوە باش دەبی. ئەستا ئەستا پلانەکە داشکرا بوو بەیانی خۆت بۆ سێ ئامادەکە. میری گەورم بینە دەستت ماچ دەکەم پێڵاو هێواش وەکو ئافرەت مەقیژێنە دەستی من ماز مەکە دەستی خۆت ماچکە. میری گەورم تەنها لێم بگورە چی دەوێ ماچی دەکەم. ئاوا هەرچی دەفەرمووی نۆکەری تۆم پێڵاوی تۆم. چاکە کەواتە خۆت ئامادەکە. هەر ئێستا گەورم هەر ئێستا کەمە ڕۆیشتم سەرکار دێ پێڵاوەکانی بەسەر چاوان. سەرکار هەر فەرمانێکی پێدای یەکسەر بەجێ دەکەی. بێگومان گەورم بێگومان ملکەچم قامچی ئێوە و پشتی من فەرمانی ئێوە و ئەنجامدانی من.
چیتەوە نردمانە لای وەی سۆچی هەڤاڵی سەرکار بەڵێ قوربان فەرمو قوربان ئەی پیرۆزخان و ئەوان سەلامەتن قوربان چۆن فەرمان داوە وەرە 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 لەم ژوورە ناچێ دەرە تا خۆمان ئاگادار نەکەنێ و فەرمان پێ دەکەین نۆکەرتم پێڵاوتم سەرکار وەرە قوربان با بڕۆین فەرمو فەرمو بە من بۆچی هاتم تووشی چ بوو لە پێناوی پارە خۆم هەمیشتە نێو گەمەی میر و پاشایە ئاخرا منێکی بەدبەخت چۆن دەتوانێت لە نێو گەمەی زلهێزان دەرباز بێت چۆن سەرکار بەڵێ قوربان ئەی پیرۆز و ڕۆستەم قوربان قوربان ڕاستیەکەی نازانم دەچێت نازانم بڕۆ هەموو گریە بە دووادە بگەڕێ تا نەیدۆزیەوە نیتەوە ڕۆ دەبێت چێ بەهانەمان بکە دەبێت کەس فێرە بمان پارێزە ڕۆستەم جان